بەڵام من وەسێتم بۆ ئەم بەڕێزە و بۆ ئەو کەسەی تریش قسەم لەگەڵ کردبوو بۆ هەر کەسێکی تر کە بشێوێ وەڵامی ئیلحاد بداتەوە باشترین کتێب کە ئەم شتانە زۆر حەلکە دوو کتێب ناوی دوو کتێب ئەنووسم یەکێکیان كيف تناظر ملحدا ئی کابراایکە ناوی نورەدین بولحیەیە کتێبێکی گەورەی 500 لاپەڕیە فەرەسێکی زۆر جوانی هەیە زۆر شوان خاڵەکانی خاڵبند کردوون و زۆر جوان هاتۆتەوە بە دوای کتێبێکی تر هەیە هی ئەمین خەربوعیە هی مرکزی تەکوینە کە ئەسڵەن مرکزێکی فکریە ومن وەسێتی ئەم برابەڕێزەشەکەم ئەگەر عەربی بزانە بچێتە ناو ئەو مرکزی تەکوینەوە کتێبەکانی ئەوانش مطالعە بکە کتێبەکەی خەربوعی ناوی كيف تحاور ملحدا زۆر بە ئوسلوبێکی جوان هێناوێتەوە کە چۆن حجەی ملحیدەکە چییە بێ هاتاکو من چی جواب بدەمەوە و بە حەول و قووەتی خوای گەورە وەڵامێکیشە بێ بۆ ئەمەی کە ئەم برادەرەمان ئەم برایمان تووشی بۆ هیوادارم خوای گەورە هیدایەتی بداتەوە